هاوڕێیانی بەڕێز ڕۆژتان باش. ئیمڕۆ ڕۆژی هەینی 3 ئایپڕۆلی 2020 15 خاکەلەوەی 1399 کۆچی هەتاوی. من عەبدولخالق یاقوبی ڕەخنەکاری ئەدەبی لەم فایلە دەنگیەدا دەمەوێت یەک لە شێعرەکانی حەزرەتی مەولەوی تاوەگۆزی تاوتوێ بکەم و لە ڕوانگەیەکی واتاناسانەوە کۆمەڵێک باسی لەسەر پێشکەش بکەم بۆ ئێوەی بەڕێزم. شێعرەکەی مەولەوی تاوەگۆزی ئەمەیە کە من سەرەتا واتای زۆر ئاسانەکەیتان پێ دەڵێم و دواتر دەچمە سەر شیکردنەوەیەکی قوڵتر و چڕوپرتڕی ئەو شەرە. سەراپای ئازام ئێسک و مەغز و پۆس، دایم مەیۆ لێش زایەڵەی یا دۆس، دۆسن نەتۆی پۆس مەوا چۆ یا دۆس، وەرنە چێ دیدەن سەدا بدۆ پۆس. ئەم شێعرە بە زمانێکی زۆر سادە ئەگەر بمەوێ واتای ڕواڵەتی باس بکەم، دەڵێ سەرتاپای ئەندامەکانی جەستەم لە ئێسک و لە مۆخی ئێسک و لە پێستم بە بەردەوامی دەنگدانەوەی یا دۆست و یا خۆشەویستە، وەکو ئەوەی کە بڵێ هەموو ئەندامانی لەشم هاواری دۆست دەکەن، هاواری خۆشەویست دەکەن. و دواتر لە بەیتی دووهەمدا مەولەوی دەڵێ ئەوە دیارە دۆست و خۆشەویست لە نێو پێستی مندایە و هاوار دەکات یا دۆست، دەنا چێ دیتوێتی کە پێست دەنگی لێوە بێت. ئەگەر سەرنج بدەین ئەم شێعرە خۆشەویست یان دۆست دەکاتە ناوەندی مانای خۆی. بە وتەیەکی تر مەولەوی باز لەوە دەکا کە ئەگەر دەنگێک لە پێستی جەستەیەوە بێت کە ئەوە هەر بۆ خۆی شتێکی سەیرە، ئەو دەنگە بە بۆنەی ئەوەیە کە خۆشەویست یان دۆست لە ناو هەموو خانەکانی لەشیدا جێی کردوتەوە و لەوێەوە هاواری خۆی بەرز دەکاتەوە و ئەوە هۆی ئەوەیە کە دۆست و خۆشەویست چۆتە ناو گیان و ناخیەوە. پرسیاری من ئەوەیە و لە ڕێگای ئەو پرسیارەوە دەچمە ناو بابەتەکەوە کە بۆچی مەولەوی دۆست و خۆشەویستی بەم شێوەیە پێناسە کردووە؟ بۆچی دۆست و خۆشەویست دەبێ بچێتە ناو ئێسک و مەغز و پێستی شاعیرەوە یا ئەو دەنگە شیعریەوە و بەو جۆرە پێناسەی وجودی دۆست لە ناخی خۆی دەکا؟ مەسەلەن بۆچی دۆستی نەبردوێتە ناو زەین و بیرە و یادی؟ یا بۆچی تەعاملی دۆستی وەکو دوو مرۆڤ کە لەوانەیە مەودایەکشان هەبێت نەکردووە، بەڵکو دۆست لە ناو ناخیدا نەک هەر مەوجودە بەڵکو هاواریش دەکات و ئەو هاوارەیە کە وای کردووە کە مەولەوی بڵێ پێستی لەشی و دەنگ هاتووە. بۆ ئەوەی کە باشتر لە واتای ئەو شێعرە تێبگەین، ڕوونکردنەوە و خۆشکردنی زەمینەیەکی واتایی گرینگە. جا بۆیە من لێرەوە باس لە هەندێک لە بیر و باوەڕەکانی ئەفلاتون فەیلسوفی بەناوبانگ دەکەم کە لەسەر نەفسی مرۆڤ کردوویەتی و پێم وایە ئەو دابشکاریە کە ئەو بۆ نەفسی مرۆڤ کردوویەتی باشتر دەتوانێت یارمەتی دەری ئێمە بێ کە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کە دەربارەی ئەم شێعرەی مەولەوی تاوەگۆزی لە خۆمان کرد. ئەفلاتون نەفسی مرۆڤ یا خودی مرۆڤ یا وجودی نەفسانی مرۆڤ
بەسەر سێ کرد یان بەسەر سێ داگەڕان و گرایش دابەش دەکات. ئەفلاتون دەڵێ نەفسی ئینسان لە باوەڕەکان و هەست و سۆزەکان و خواست و ویستەکان پێک دێت. بە وتەیەکی تر باوەڕەکانی ئێمە کە لە واقعدا دوجار معریفەی ئێمە پێک دێنن ڕوویان لە دۆزینەوەی حەقیقەتە کە زۆر جار ئەو باوەڕانە بۆ نمونە شکڵی دیانەتەکان وەخۆ دەگرن دەبن بە دین و لەوێەوە معریفەی دینی دروست دەبێ و معریفەی دینی بە دوای حەقیقەتی خۆیدا دەگەڕێ و زۆر جاریش دەبن بە سیاسەت دەبن بە معریفەیەکی سیاسی و لەوێەوە بۆ نمونە لە بری دین حیزب پێک دێت و حیزبیش بە دوای حەقیقەتی خۆیدا دەگەڕێت. هەست و سۆزەکان ئەو بەشە لە نەفسی وجودی ئینسانن کە لە ڕاستیدا بە دوای جوانیدا دەگەڕێن و لێرەدا زیاتر حەز و چێژ دەور دەجێڕێ و دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ عەبداڵی جوانی بێت و یا ئەگەر حەز و چێژێکی لە خۆیدا کوشت پێچەوانەکەی لە بکەوێتەوە و عەبداڵی دزێوی بێ. خواستەکان یان ویستەکان ئەو بەشە لە وجودی ئینسانن کە لە ڕێگای بۆ نمونە ئیرادەی ئینسانیەوە بە دوای خێردا بگەڕێن و ئەگەر دیسان پێچەوانەی لە بکەوێتەوە بە دوای شەڕدا بگەڕێن و ئەوەی کە لە خواستەکاندا گرنگە دوجار مەسەلەی ئەخلاقە ئەوەی کە ئێمە چەندە ئەخلاقیانە بژین یا چەندە ئەخلاقیانە نەژین. ئەگەر سەرنجی ئەو شعرەی مەولەوی تاوەگۆزی بدەین دەبینین لەم شعرەدا ئەو سێ کەرتەی کە باسم کردووە لە بۆچوونەکانی ئەفلاتوندا دۆزیمانەوە زۆر ئامادەییان نییە. یعنی شعرەکە نە لەسەر باوەڕێکی تایبەتی دینی نووسراوە نە لەسەر هەست و چێشکەیەکی تایبەت بۆ دۆست نووسراوە و نە لەسەر خواست و ویست و ئیرادەیەکی تایبەت کە مەسەلەن بڵێ شتێک خێرە یا شتێک شەڕە. ئەیکەواتە لەم شعرەدا چی هەیە کە ئێمە پەیوەندی بدەینەوە بە نەفسی وجودی مەولەوی شاعر یا دەنگە شعریەکە و بڵین لەوێەوە دەتوانین بە دوای واتای شعرەکەدا بگەڕین. من وای بۆ دەچم کە ئەوەی کە لەم شعرەدا گرنگی پێدراوەوە دەتوانین گرێ بدەینەوە بە بەشێکی تر لە نەفسی ئینسان کە لە دابشکارەکەی ئەفلاتوندا نییە مەسەلەی مەحەبەت و عشق و ئەڤینە. چونکە لە عشق و ئەڤینی ڕاستەقینەدا ئەو شتێک ئینگلیزەکان پێی دەڵێن true love ئەڤینی ڕاستەقینە باوەڕ حەز و خواست دەورێکی ئەو تۆ ناجێڕن. چونکە عشقی ڕاستەقینە لە سەرووی باوەڕێکی دینی یا باوەڕێکی سیاسیەوەیە لە سەرووی حەز و چێژەوەیە لە سەرووی خواست و ویستەوەیە. جا من بۆ ئەوەی کە هەوڕێیان باشتر ئەو بابەتە ڕوون بکەمەوە و دواتریش هەر بەو پێیە باشتر لە واتای شعرەکەی مەولەوی تێبگەین و فەلسەفەی قوڵی شعرەکەی مەولەویمان بۆ ڕوون بێتەوە ئەگەر ڕێگا بدەن زیاتر لەسەر ئەو سێ خاڵەی ئەفلاتون لەنگەر دەگرم و شەنوکەوی دەکەم. باوەڕ کە بەشێکە لە وجودی هەر ئینسانێک و بە تایبەتی بە درێژایی مێژووی دروستبوونی دیانەتەکان زۆرتر لە مرۆڤدا چڕبۆتەوە ئەو شتەیە کە لە ڕاستیدا دوجار دەبێتە خاڵی دابڕان لە نێو مرۆڤەکان. یعنی لەو کاتەوە کە باوەڕ دروست بووە کە مرۆڤ باوەڕمەند بووە کە مرۆڤ بۆتە خاوەنی دینی جیاواز خاوەن بۆ چوون و باوەڕی سیاسی جیاواز خاوەن باوەڕی نەتەوەی جیاواز
حتا ڕەگەزپەرستی و ڕەنگپەرستی کە بۆ خۆی باوەڕە هەموو ئەوانە خاڵی لێکدابڕانی نێوان مرۆڤەکانن. کەواتە باوەڕەکان کە بەشێکن لە وجودی نەفسانی ئینسان نقطەی ئیفتراقن یا خاڵی دابڕانن لە نێوان مرۆڤەکاندا. مرۆڤەکان باوەڕمەند هەن، بەڵام ئەو باوەڕمەندیان خۆی دەبێتە سنوورێک بۆ لێکجیابوونەوەی مرۆڤەکان. ئەگەر سوننەیەک بە شێوەیەکی تایبەت باوەڕی بە ئیسلام هەیە، شیعە بە شێوەیەکی تر باوەڕی بە ئیسلام هەیە، ئەوە لێکجیاواز دەبن. ئەگەر مرۆڤێک باوەڕی بە ئیسلام هەیە، مرۆڤێکی تر باوەڕی بە مەسیحیەت هەیە، ئەوە دیسان بەهۆی باوەڕەکانیانەوە لێک جدا دەبن، لێک جیاواز دەبن. لەسەر مەسەلەی هەست و سۆزەکاندا، ئەگەر من حەزم لە ڕۆمانە، تۆ حەزت لە کورتە چیرۆکە، لێک جیاواز دەبین لە حەزمان بە نیسبەت ئەدەبیات. ئەگەر تۆ حەزت لە خواردنە، من حەزم لە گەڕانە، ئەوە دیسان لە شێوازی سەرگەرمی و ڕابواردنمان لێک جیاواز دەبین. لەسەر ئاستی خواستەکاندا، ئەگەر من حەزم لە سەروەت و سامانە، تۆ حەزت لە دەسەڵات و قودرەتە، ئەوە لە خواستیشدا ئێمە لێک جیا دەبینەوە. ئەگەر تۆ حەز دەکەی لە ڕێگای بۆ نمونە پێگەی کۆمەڵایەتیتەوە ئەخلاقی بژی، و من دەمهەوێ لە ڕێگای حیسیەتی تاکە کەسی و ئابڕووی تاکە کەسی خۆمەوە ئەخلاقی بژیم، دیسان لێرەشدا لێکدا دەبڕێن و لێک جیاواز دەبین. کەواتە هەموو ئەو کەرتانە لە وجودی نەفسانی ئینسان ئەگەر بە وردی بیری لێ بکەینەوە، دەبنە خاڵی لێکدابڕانی نێوان مرۆڤەکان، یان نێوان گروپەکان، یان نێوان کۆمەڵەکان، یان نێوان وڵاتەکان، یان نێوان دیانەتەکان، سیاسەتەکان. لەم شعری مەولەوی تاوەگۆزیدا ئەگەر سەرنج بدەن، شتی لەو سەشتە نابینی، یعنی خاڵێک نابینی کە ئاماژەی پێکرد بێ لە هەستی خۆی بۆ دۆست کە پەیوەندی بە باوەڕەوە بێ. بۆ نمونە بڵێ بۆیە ئەو دۆستە هاتوۆتە ژێر پێست و هاتوۆتە ناو ئێسک و مۆخی و ناخی گیانی من، چونکە مەسەلەن باوەڕەکەی لەگەڵ باوەڕەکەی من یەکە، یا چونکە مەسەلەن حەزەکەی لەگەڵ حەزی من یەکە، یا لەبەر ئەوەی کە خواست و ئیرادەکەی و پێگەی کۆمەڵایەتەکەی لەگەڵ من یەکە یا بە دڵی منە. لێرەدا دۆست، خۆشەویست بە واتای دابڕاو لەو سێ کەرتە هاتووە و هیچ مەرج و شەرتێکی بۆ قایل نەبووە کە ئەگەر ئەو مەرج و شەرتانەوە دینەیەت، ئەوە دۆست مافی ئەوەی نییە کە بکەوێتە نێو ناخی جانی مەولەویەوە و لێوێەوە مەولەوی بڵێ تەواوی جەستەی ئەندامی جەستەم زایەڵەی یا دۆستی لێوە دێت. هاوڕێیان، لە مەسنەوی مەعنەوی مەولەوی بەلخیدا چیرۆکێکی بەناوبانگەیە کە لەوانەیە زۆربەتان بیست پێتان، چیرۆکی موسا و شوانەکە، کە لەوێدا کاتێک کە موسا تووشی شوانێک دەبێت، دەبینێ شوانە خوا دەپەرستێ و عیبادەتی خوددا دەکا، بەڵام جۆری دوعاکانی بەو جۆرە نییە کە لەگەڵ باوەڕەکانی موسا بۆ خوددا یەک بگرێتەوە. چونکە شوانەکە دەڵێ خودایە گیان تۆ لە چۆی بێم ماڵەکەت بدۆزمەوە، ماڵەکەت گسک بدەم، قاپ و کەوچکت بۆ پشۆم، زولفت شانە بکەم، دڵخۆشیت بدەمەوە، خواردنت بۆ دروست بکە. و موسا لەوێدا پێی دەڵێ هەی بێدین، هەی نەزان، تۆ چۆن ئاوا خوددا دەپەرستی؟ خۆ خوددا ئەو شتە نییە کە تۆ بەو جۆرە باسی دەکەی. ئەوەی کە تۆ دەیڵێی کفرە، ئەوەی کە تۆ دەیڵێی دوورە لە باوەڕی ڕاستەقینە بەنیسبەتی خوددا. ئیتر شوانەکە کە ئەوە دەبیسێ، دیارە لە داخی ئەوەی کە نەیزانیوە خوددا بە باوەڕێکی دروستەوە بپەرستێ، سەر لە دەشت و بیابان دەدا و دەڕوا، دواتر
بە گوێرەی چیرۆکەکەی مەولەوی خدا بە موسا دەڵێ تۆ چیت کرد؟ تۆ چۆن دڵت هات کە کەسێک کە بە شێوازی خۆی بە جۆری ڕوانینی خۆی بەو شێوەی کە بۆ خۆی لە دۆستایەتی و مەحەبەتی من دەگەیشت منی دەپەرست ئەو لە مندا ببڕی و لەوێدایە کە مەولەوی دەڵێ تۆ بەراوی فاسل کردن ئامەدی نی بەراوی فاسل کردن ئامەدی دەڵێ تۆ بۆیە هاتووی بۆیە بووی بە پێغەمبەر کە مرۆڤەکان بە یەک بگەیێنی نەک ئەوەی کە لێکیاندا ببڕێنی ئەو خاڵی لێکدا بڕانە هەر ئەو شتێک کە من عەرزم کردن لە ئەو سێ کەرتەی نەفسی ئینسان مەوجودە ئەو بوو کە موسا وە شۆن شوانە کەوت و شوانەی دۆزیەوە وەکوتی هەرچە میخواهد دلت تەنگت بگو ئەوەی دڵی تەنگی تۆ ئەوەی دڵی توندی تۆ ویستویەتی بابیڵێ بۆ چونکە تەنها لە مەحەبەت و لە خۆشەویستی ڕاستەقینەدایە کە دڵ چیتر باوەڕی بە سنوورەکانی باوەڕ و هەست و سۆز و خواست و ویستەکان نامێنێ و ژیانی ڕەسەن ئەو ژیانەیە کە ئیتر لە سەرووی باوەڕەکان و حەز و چێشکە و خواست و ویستەکانەوەیە هەڵبەت خۆ ئەو بمانەی ئەوە نییە کە مرۆڤ لە ژیانی خۆیدا باوەڕمەند نەبێ هەموو مرۆڤێک باوەڕی خۆی هەیە ئەوە خۆ بمانەی ئەوە نییە کە مرۆڤ لە ژیانی خۆیدا حەز و چێژی نەبێ هەر ژیان بەبێ حەز و چێژ ئیمکانی نییە یەکێکە لە سەرچاوەکانی لەزەتی ژیان خۆ دیسان ئەوە بمانای ئەوە نییە کە مرۆڤ خواست و ویستی نەبێ ئیرادەیەکی نەبێت چی هەیە کە لە ژیانی خۆیدا حەزی لە پێگەی کۆمەڵایەتی نەبێت حەزی لە سەروەت و سامان نەبێت حەزی لە دەسەڵات نەبێت بەڵام ئەوەی کە ئەو شێعرەی مەولەوی لە ئێمەی دەگەیەنێ و بە شێوەی ناڕاستەوخۆ هەڵبەت لە ئێمەی دەگەیەنێ ئەوەیە تۆ کاتێک کە تەواوی وجودت دەبێ بە وجودی دۆست و خۆشەویست لە ناختدا جێ دەکاتەوە و تەنانەت پێستی لەشت هاواری لە بەرز دەبێتەوە لە خۆشەویستی و لە مەحەبەت معناکەی ئەوەیە کە تۆ باوەڕت هەبێ باوەڕمەند بە بەڵام باوەڕپەرست مەبە هەست و سۆزت هەبێ بەڵام هەست پەرست مەبە خواست و ویستت هەبێ بەڵام خواست پەرست مەبە ئەوانە مەکە بە سەنگی مەحەک بۆ ئەوەی کە خۆت لە مرۆڤەکانی کە جیا بکەیتەوە من کە باوەڕم بە مەسیحیەت هەیە تۆ کە باوەڕت بە ئیسلام هەیە من کە سونەم تۆ کە شیعەی من بوداییم ئەتۆ هەر بێدینی ئەوانە دوهزار دەبنە هەڵبژاردنێکی تاکە کەسی دەبنە هەڵبژاردنێک کە مرۆڤەکان لەوانەیە بەخاتەیەکە بەشێک لە وجودیان ئەوەی دەبێت چاوی لێ بکەین نەک ئەوەی کە هەموو ئەو جۆرە لە باوەڕانە ببێتە سنوور و لەوە خراپتر ببێتە هۆی شەڕ و ئاژاوە و بێکدا هەڵپژان ئەو شتێکە مێژووی مرۆڤایەتی بەداخەوە پڕ بووە لەوە ئەگەر من حەزم لەوەیە کە بۆ نمونە ڕۆمان بخێنمەوە تۆ حەزت لەوە هەیە کە شعر بخوێنیتەوە خۆ ئەوە نابێتە هۆی ئەوەی کە من لە تۆ باشتر ئەدەبیات تێدەگەم یا تۆ لە من باشتر دەزانی کە ئەرکی ئەدەبیات چییە و چ ژانرێک بخوێنیتەوە بە پێچەوانە ئەو کۆمان دەکاتەوە بۆ ئەوەی کە مەسەڵەن لەسەر مەفهومی ئەدەبیات لەسەر ئەو ئامانجە گشتی کە ئەدەبیات هەیەتی کە تێگەیشتن لە دنیاە کە چێژوەرگرتن لە ژیانە بەیەک بکەین کەواتە مەولەوی تاوگۆزی ئەو گرنگیەی کە بە وجودی دۆستی داوە لە ڕاستیدا لە سەرووی باوەڕەکان لە سەرووی هەستەکان و لە سەرووی خواستەکانەوەیە و لێرەوە دەتوانین بڵین کە داگەڕانێکی دیکە یا کەرتێکی دیکە یا پاژێکی دیکە لە نەفسی ئینساندا هەیە کە ئەویش مەحەبەتە کە ئەویش عشقە لە ڕاستیدا مەحەبەت و خۆشەویستی
لەم جیهانەدا من وای دەشوپێنم هاوڕێیان وەکو هەوا وایە. یعنی هەوا شتێکە کە هەمومان بەبێ ئەوەی کە هەستی پێ بکەین کەڵکی لێ وەردەگرین و پێی دەژین و هەوا لە ڕاستیدا بەبێ جیاوازی بۆ هەموو مرۆڤێکە و نەک هەر بۆ هەموو مرۆڤێکە بە هەموو باوەڕێکەوە بە هەموو هەست و چێژێکەوە بە هەموو خواست و ویستێکەوە بەڵکو بۆ هەموو گیان لەبەر و تەنانەت ناگیان لەبەرێکی ئەو جیهانەشە. کەواتە ئەوەی کە کۆمان دەکاتەوە وجودی دۆسە و مەولەوی لێرەدا هەنگاوێکیش زیاتر ڕۆیشتۆتە پێشێ و نەک هەر وجودی دۆست و خۆشەویست بە بەردی بناغەی وجودی خۆی دەزانێ، بەڵکو هاتووە ئەو دۆستەی لە ناخی خۆیدا جێگیر کردووە. مەحەبەت و خۆشەویستەکەی ئەوەندە بۆی زۆر بووە کە نەک هەر لە بەرابەریدا ڕابوەستێ وەکو مرۆڤێک لە دەرەوەی خۆی وەکو خۆشەویستێک لە دەرەوەی خۆی سەیری بکات، بەڵکو ئەو مرۆڤەی کردوتە بەشێکی سەرەکی لە ناخی خۆی. ئەگەر بمەوێ بە کورتی باسی ئەو بەشەش بکەم بە زاراوەکانی بەتایبەتی ئەدەبیاتی عیرفانی، هەرچەند مەولەوی تاوەگۆزی لە ڕاستیدا شاعرێکی عارف نەبووە، مەسەڵەن بەو جۆرێکە مەحوی بووە، بەو جۆرێکە مەلای جزیری بووە، بەڵام دیسان من بۆ ئەوەی کە باشتر لە ئەو شعرە ڕوون بکەمەوە و بەتایبەت ئەوەی کە بۆ یا هۆی چ بووە کە لێرەدا دۆست لە ناخی مەولەویدا جێگیر بووە هاوار دەکات. لە دەستەواژەکانی باس و بابەتەکانی عیرفاندا بۆ تێگەیشتن لە بابەتێک سێدا بەشکاری هەیە کە پێی دەڵێن علم اليقین، عین اليقین، حق اليقین. ئەگەر بۆ نمونە لەم شعرەی مەولەویدا لێرە چاو لێ بکەین، ئەگەر بێت و بڵین کتێبەکان دنیای ئەدەبیات یا معرفەتی ئەخلاقی یا معرفەتی فەلسەفی بە ئێمە دەڵێ کە دۆستایەتی باشە، وجودی دۆست باشە، ئەوە لە واقعدا ئێمە بۆ تێگەیشتنەش بگەین کە باشە، ئەوە لە واقعدا ئێمەدا بە علم اليقین گەیشتون کە لە ڕێگای علمی معرفە و معرفەی فەلسەفی و معرفەی مەسەلەن ئەدەبی دەڵێن دۆستایەتی باشە. ئەگەر بین و بۆ خۆمان بە چاوی خۆمان ببینین دوو کەس دۆست و خۆشەویست و مەحبوبی یەکترن و بشبینین کە ئەو حب و خۆشەویستیە ئاسوودەی و ئارامشی بۆ ئەو کەسانە هێناوە، ئەوە ئێمە بە چاوی خۆمان بۆ یەقین گەیشتوین کە لێرەدا دۆستایەتی باشە، کەواتە بە عین اليقین تێگەیشتوین کە دۆستایەتی باشە. بەڵام ئەگەر بێت و خۆمان بکەوینە، خۆمان بکەوینە نێو پەیوەندیەکی دۆستایەتی و خۆشەویستیەوە و بۆ خۆمان تێ بگەین کە دۆستایەتی خۆشە، دۆستایەتی باشە، ئەوە بە حق اليقین تێگەیشتوین کە دۆستایەتی باشە، چونکە ئەزمونەکە ئەزمونی تاکە کەسی و شخصی خۆمانە. بەڵام مەولەوی تاوەگۆزی لەم شعرەدا نەک هەر سنووری علم اليقین و عین اليقینی بەزاندووە، بەڵکو سنووری حق اليقینیشی بەزاندووە و لێرەدا لە مەسەلەی هاوڕێیەتیەکی نێوان دوو کەس تێیپەڕاندووە و هاوڕێی لە دنیای دەرەوە گواستۆتەوە بۆ دنیای ناخی خۆی، یعنی پلەیەکیش بەرزتر لە حق اليقین. یعنی یەقینی ئەو بۆ ئەوەی کە دۆستایەتی و مەحەبەت و خۆشەویستی بەردی بناغی وجودی ئینسانە لە حق اليقین تێپەڕیوە و ئەو جار دۆست بۆتە بەشێک لە وجودی خۆی. و ئەگەر بە پێی شعرەکەی مەولەوی باشتر لێکی بدەینەوە، نەک هەر بەشێک لە وجودی خۆی، چونکە ئەو دەڵێ سەراپای ئازام ئێسک و مەغز و پۆس دایم مەیۆ لێش زایەڵەی یا دۆست، کەواتە هەموو وجودی
مەولەوی تاوەگۆزی بۆتە دۆست وەکو ئەوەی بڵێن کە مەولەوی ئێستا خۆی نەماوە و ئەوەی کە لێی ماوەتەوە دۆستە یعنی توانەوەی وجودی دۆست لە وجودی مەولەویدا وەکو ئەوەیە کە عەکسەکەشی ڕاست بێ توانەوەی وجودی مەولەوی لە وجودی دۆستە ئەوەکو ئەوەیە کە ئێستا نازانین ئەم نهایەت دوجار ئەم شعرە چێ دەیڵێ ئایا مەولەوی دەیڵێت یا دۆستی مەولەوی کە لە تەوای وجودی مەولەویدا جێگای خۆش کردووە کەواتە کە مەولەوی دەپرسێ ئایا تا ئێستا کەس دیدوێتی پێست وەدەنگ بێت هەری ئەوەیە کە دۆست لە تۆی پێستی ئەودا هاوار دەکات یعنی وەکو ئەوەیە ئەوجار دۆستەکەی مەولەویش هاواری مەولەوی بکات لە نێو ناخی مەولەویدا یعنی مەبەستم ئەوەیە کە هەندەسەی سادەی ئەو شعرە بەمانەی ئەوە نییە کە واتایەکی سادەشی هەبێت بە بڕوای من ئەو شتەیە کە زۆربەی شاعرانی ڕەسەنی دنیا پێداگریان لەسەر کردووە و هەر ئەوەشە کە مەسەلەن شاعران سنووری وڵاتەکان سنووری باوەڕەکان سنووری هەستی مرۆڤەکان سنووری خواستی مرۆڤەکان دەبەزێنن و هەموو دنیا دەیان خوێنێتەوە چونکە ئەوان شعری خۆیان و پەیامی شعری خۆیان لە باوەڕەکاندا یا لە هەستەکاندا و لە خواستەکاندا تەنها جێگیر نەکردووە بەڵکو پلەیەک بەرزتر لە دۆستایەتی لە عشق و لە مەحەبەت و لە ئەڤیندا چڕ کردوێتەوە ئەگەر لەبیرتان بێ لە فایلێکی دەنگی پێشتر من باسی شعرێکی مەحویم کرد لەکن من ئەسڵی نییە و نەبووە عەیشی تەنها خۆش نییە بەهەشتی خوددا هەم بەبێ ئەحیبا خۆش مەحویەکی عارف پیشە تەنانەت ئامادە نییە بەبێ دۆست بەهەشتی خودداش بەڕەوا بزانێت کەواتە دیارە لە لای مەحوی باوەڕ و بەتایبەت باوەڕی دینی ئەسڵ نییە باوەڕمەند بووە بەڵام باوەڕپەرست نەبووە باوەڕی خۆی نەکردو بە سەنگی مەحەکی ئەوەی کە چێ لەگەڵیدا بنیشێ و چێ لەگەڵیدا نەنیشێ لەو لاوەچاو لە نالی بکەن نالی دەڵێ بەعزە ئینسانێ هەیە خەم قوتیە من خەمی خۆم و خەمی عالەم دەخۆم خەمی عالەم خواردن خەمێکی زۆر ئاشقانەیە چونکە نەدەڵێ ئەو عالەمەی کە باوەڕیان لەگەڵ باوەڕی من یەکە نەو باوەڕی کە هەستیان لەگەڵ هەستی من یەکە نەو عالەمەی کە هەستیان لەگەڵ هەستی من یەکە و نەو عالەمەی کە خواست و ویستیان لەگەڵ خواست و ویستی من یەکە حەقیقەت و جوانی و چاکە کە لە نێو باوەڕەکان و هەستەکان و خواستەکاندایە بەشێکن لە وجودی ئینسان هەڵبەت مرۆڤ مافی خۆیەتی بە دوای حەقیقەتی خۆیدا بگەڕێ لە دوو توێی باوەڕەکانیدا بە دوای جوانیدا بگەڕێ لە دوو توێی هەستەکانیدا بە دوای چاکە و چاکەکاریدا و ئەخلاقدا بگەڕێ لە دوو توێی خواستەکانیدا بەڵام نابێ ئەوانە بکا بە سنووری وجودی ئینسانی خۆی و هەر کەس کە باوەڕی ئەوی نەبێ ئەو حاشای لێ بکات هەر کەس کە هەستێکی جیاواز لەوی هەبێت وەلای بنێ هەر کەس کە خواستێکی دژبەری ئەوی هەبێت ببێ بە دوژمنی مرۆڤەکان دوجار لە دۆستایەتی و لە عەشق و مەحەبەتدا یەک دەگرنەوە هەر لەبەر ئەوەشە کە مەسیحیەک دەتوانێت لە خۆشەویستیدا واز لە دینەکەی بێنێ و بچێتە سەر دینی مەحبوبەکەی شێخی سەنعان مەگەر چیرۆک و بەسەرهاتەکەی چ بووە بۆ کچی کافر لە ئیسلام وەرگەڕان لە باوەڕ وەرگەڕان لە هەست و سۆس وەرگەڕان لە خواست و ویست شتێکی زۆر ئاساییە چونکە ئەوانە خۆ نابێ بیان پەرستین ئەوانە
شایستەی ئەوە نین کە بڵین هەتا سەر لەسەریان سوور بین و تەنانەت لەسەریان خەڵک بکوژین. ئەو شتێک کە مەولەوی تاوەگۆزی وەکو پەیامی شاعرانی خۆی لەو شعرەدا هەیەتی دوجار هەر ئەوەیە کە عیشقی ڕاستەقینە تەنها بەردی بناغەی ژیانێکی ئاسوودە و خۆشە و بۆیە هەر مەحبوب، هەر دۆست، هەر خۆشەویست شایستەی ئەوەیە کە بێتە ناو ناخی مرۆڤەوە و نەک هەر ناخی مرۆڤدا گیر بکە، بەڵکو واد لێ بکە کە پێستیشت وە دەنگ بێ و وجودت ببێتە زایەڵەی وجودی دۆست. هاوڕێیان، ئەو ڕوونکردنەوەی من لە ڕاستیدا تەنها ڕووی لە شیکردنەوەی شعرەکەی مەولەوی تاوەگۆزی نییە، بەڵکو بەشێکیشی بۆ ئەوەیە کە ئێمە لە ڕێگای ئەو شعرەوە چاومان بکرێتەوە و بزانین لە چۆی ئەم جیهانەدا دەبێ ڕاوەستین. بۆ نمونە ئێستا ئێمە لە دۆخی قەیرانی ڤایرۆسی کۆرۆناداین. چی وای کردووە گۆی زەوی وەخۆ بکەوێت و سنوورەکان ئەو گرنگایەتی جارانیان نەبێ؟ چی وای کردووە ئێستا لە پانتایی سیاسەتی جیهانیدا دەوڵەتەکان هەڕەشەی لە یەک ناکەن؟ چی وای کردووە مرۆڤەکان هەموو لەسەر یەک بابەت لە ماڵەوە بمێنن؟ لێرەشدا هەر عشق و مەحەبەتە. بۆ چونکە مردنی ئینسانێک بەهۆی ئەو ڤایرۆسەوە وەکو ئەوە وایە کە عشق و خۆشەویستی و دۆستایەتی نێوان مرۆڤەکان نەمێنێ. ئەو ڤایرۆسە ڕووی لە باوەڕەکان نەکردووە، ڕووی لە هەستەکان نەکردووە، ڕووی لە خواستەکان نەکردووە، چونکە هەر کەسێک لەم دنیاەدا بە هەر باوەڕێکەوە بێت تووشی ئەو ڤایرۆسە بێ و لەسەری کاریگەرێتی نەرێنی گەورەی هەبێت، ئەوە تووشی خەسارەتی دەکات. بۆیە ئەوەی کە ئێستا هەستی هاوسۆزی لە نێوان مرۆڤەکاندا دروست کردو هەر مەحەبەتە ئینسانێکەیە. ئەگەر من لێرە دابنیشم و بڵێم کوردم لێی گەڕێ بە فارسەکە بکوژێ، تورکەکە بڵێ لێی گەڕێ بە عەرەبەکە بکوژێ، ئیسلامەکە بڵێ لێی گەڕێ بە مەسیحەکە بکوژێ، مەسیحەکە بڵێ لێی گەڕێ بە بودایەکە بکوژێ، ئەوە ئەو کاتەیەکە ئەو ڤایرۆسە کۆرۆنایی کە ئێستا لە دووتوێی نەخۆشیەکی جەستەییدا خۆی نیشانداوە دەتوانین بڵین مێژوویەکی دوور و درێژە لە دووتوێی نەخۆشیەکی دەرونی و ناخەکیدا لە نێو مرۆڤەکاندا هەبووە و ئەو مێژووی کە پڕ بووە لە کوشت و کوشتار و قەتڵ و بڕ لە ڕاستیدا هەر ئەوە بووە کە نەمانتوانیوە ئینسانەکان بە تەعبیری مەولەوی خۆشەویستی و مەحەبەتی ئینسانەکان سەراپای ئێسک و مەغز و پۆستماندا گیر بکات. مەولەوی تاوەگۆزی لەم شعرەی و لە دەیان شعری دیکەیدا مەحەبەتی ڕاستەقینەی مرۆڤ دەکا بە بەردی بناغەی ژیانی خۆی و بەردی بناغەی باوەڕی خۆی، هەست و سۆزی خۆی و خواست و ویستی خۆی. و بە باوەڕی من ئەوە ئەو شتەیە کە لە دابەشکارەکەی ئەفلاتوندا جێی بۆ نەکرابەوە و هەر ئەوەش بۆ کە بۆ نمونە ئەفلاتون لە ئەو کتێبەی خۆی کاتێک کە باسی کۆمارەکەی دەکات بۆ نمونە شاعرەکان لە کۆمارەکەی خۆی وە دەردەنێت. بۆ چونکە پێیوا بووە کە بۆ نمونە باوەڕی شاعرەکان بۆ کۆمەڵ باوەڕێکی مەترسیدارە. بەڵام ئەگەر شاعرێکی وەکو مەولەوی تاوەگۆزی لێمان قوت بێتەوە و بڵێ ئەوە مەحەبەتی ئینسانیە کە هەموو مرۆڤەکان بەیەک گردێداتەوە، ئەو باوەڕە لەبەر ئەوەی کە باوەڕێک نییە بۆ لێکدابڕانی مرۆڤەکان، بەڵکو باوەڕێکە بۆ پێکەوە گرێدانی مرۆڤەکان، بە بڕوای من دەبێ بەردی بناغەی هەموو کۆمارێکی سیاسی و کۆمارێکی ئینسانی لەسەر ئەساسی ئەو مەحەبەتە دامەزرێ. دەنا دنیا بە بەردەوامی تووشی دەیان کۆڕۆنای معنەوی و ڕۆحی دەبێت کە تا ئێستا جیهانی
زۆر ماندوو کردووە. زۆر سپاسان دەکەم هاوڕێیان، بە هیوای کاتێکی خۆش.